باسی گەرمی ئەم جارەمان پەیوەندیدارە بە شۆفێرانی کوردستان. من لە سنووری تورکیا هەرێمی کوردستانم، وەک دەبینن بە دەیان و سەدان و هەزاران لۆری و کامیۆنی تورکی لێرە نۆرەی گرتووە، جموجۆڵی بازرگانی دەکەن. بەشی زۆر لە شۆفێرانی کوردستان، شۆفێرانی لۆری پرسیاری ئەوە دەکەن، دەڵێن بۆچی مافی شۆفێری تورکی و ئێرانی هەیە بێتە نێو هەرێمی کوردستان جموجۆڵی بازرگانی بکەن، کەچی مافی ئەوان وەک پێویست نییە لەوەی بتوانن بچنە تورکیا و کۆماری ئیسلامی ئێران. لێرە ئەم باسە دەکەینەوە. نمونەیەکی زۆر جوان کەوتە بەردەستی من، ئەمە شۆفێرێکی تورکە لێرە کەسابەتی دەکە. ئەمە شۆفێرێکی خەڵکی باشووری کوردستانە. خەڵکی کوێن دەرێ؟ خەڵکی زاخۆی مام. خەڵکی زاخ. لۆری تەیە؟ بەلێ. چۆن هاتو شۆ دەکەی؟ والله من هەم بەتاڵم بێئیش بەخوا بێئیش سبوع ئەگەر من ئێستا لە ڕێی سووریش دەکەم بڕێک باشترە، بەس هەیە خەڵکی زاخ و بە قورعان ماگیەک باربار ناکەی. بۆ تورکیا؟ ئەگەر لۆ تورکیا دەبی ئیزنت هەبێ، کە ئەزنت هەبوو کاکە بچە تورکیا یەک مادە لە بوت مەسموحە، بەس ئار بار بکەی. وەچی تر؟ نابی یەکشت نابی بار بکەی. نابی؟ بری بەردی بار دەکەم نابی بار بکەی. بۆ؟ نابی ئەزی بۆ ئەوان؟ بۆ ئەوان مەسموحە کاکە هەر چی بار بکاتن بار دەکات. یعنی کەئەنەهو وڵاتی ئەوانە. ئێرە وڵاتیان بە کەیفی خۆیان بە کەیف ئەو جات شتێکی دیکەش هەیە کاکرا کامێرا. زۆر جار دەبینم لە ڕێکە باری لە هەولێر دەینەوە زاخ و مەسەن لە داخلی کوردستانیش ئیش دەکەن ها. بۆتە ئەوە ینی پیشەیان بەخوا لە ناو کوردستانیش ئیش دەکەن. مخۆ سیارێکی چی کریش ئەربی لێ بۆر کریل گێرە بینی کلاکی سوتی مخۆب خۆی بۆ بەس چەوا دەبی ینی چی ڕۆستت بیشتۆختنەوەی ڕۆستە کریل سەر خەڵکی زۆخ و ئەرزۆن. بەس ئەو قانون لە قازانجی خەڵکی مەیە خەڵکیوان سیجە تۆجرێت مانە تۆجر بووی ئەرزۆنە مۆلت خەڵکی مای زۆخ و مەسای ئەربیلی دووکیەوەنەوە بۆر بکەتن $100 بگەنێ $100 بووی گەلەکە بووی ترک بوو نایەک بوو خەڵکی مای زۆخوە. نەقابە مەنینە سایقی ترکی ڕۆژانە 2500 سیارە دەرباس بن ئێمە ڕۆژی نابن 20 سیارە. چەند زەرەر دەکەین چەند زەرەر دەکەین؟ بەخوا زەرەر کاکامیران ئێستا من سیارە کاکاتی کردم بە 5 دەفتەر و 20 وەرەقەم کرێ بە قورعە ئێستا 2 دەفتەر ناکاتم. زەرەرتە؟ زەرەر ئێستا ناتانم بفرۆشم کاکە لۆ ناتانم بفرۆشم زەرەرە بفرۆشم. باشە باشە هیچیش نییە. خەڵکی کێن دەرێ نێرە لسن. Antepliyim. Burada mal getirdin. Burada mal getiriyoruz. Her günden getiriyorsun. Yok haftada veyahut da ayda 3 defa falan geliyoruz. Kesin buradayız yani. Kaç kamyon buraya geliyor her günden? Her gün çok geliyor. Türkiye'den mi? Evet. Türkiye'den çok geliyor. Nereden baksan 2000'e yakın tır geliyor buraya. Kürdistan önemli mi size? Tabii ki önemli. Başa ama yekle şoförekana dalı behazaran kamyon و لۆری دێتە نێو هەرێمی کوردستان یەکجار گرینگە بە کەیفی خۆشیان ماڵ دەهێنن. ئەم ئیجازە دکانی چێتکەن زاریبە دکانی دەدەن کریای دکانی دێدن و هەرە پۆنزی خۆن و خەڵکی جزیرێ یلبێری فیتەریێت کرد خەڵکی جزیرێ گارە بۆی ئەویژی وەرە نوکە ئێستا 10-15 خانە لێرە هەمویان دیتەبم ئەو فیتەری ترکی لێرە پەنجەرچی ترکە وایرمان ترکە ئەریوا چ دیشمەت بێت هەمامی بەردە بڵۆ بنجێت. کاک علی تۆ نوێنەری شۆفێرانی؟ بەڵێ. یعنی دەیان جار دەرێن گرفتمانێ خەدرمان لێ دەکرێت خەدرەکان چییە؟ غادرە هەر شتێکە برایم چۆن؟ غادە بەش 2013 وەرە لەقمانە هێلامە سندیکانە هێلامە ئاسایشنە هێلامە دایرە هەر دایرێک لە حکومەتێنەوە ما گۆزداخانە گانی کەس مەحدنەکە چی نەکردە ئەف ساقت هەمین پشمتت بینی هەمی بێشورن هەمی دەیندۆرن دەیندۆرێک گۆزینە یە تایرانە یە هەمی تشتینە ئەف شوفێرانێ وێ زەریبە شارعیدن ترکی شولد کرد حسا گۆزینینە ئەوە ناوبینەمە و فەیدیدا 6 کیلومترە حسا گۆزەی خەڵکی زۆخونینە لۆری هاتیە نرخێوی دابەزیە گەلک دابەز ترە بێ هەفتی وەرەقایە باشماق ترى بحفتي ولا خطي بوزة دفترها باش ماخ فريوس خان باش ماخ كل كوان حبيان خطي هاي بوشي بو خلق زاخوني حاج عمران بو محرمه بوشي بو منابت همجي كوري فيها وينا كاس نيه برسبي كاس برسبي من حتى لو بس يزا صلاة سرخته اسنو ناري خلق زاخو عام
اما سایق همین مناس کنه و معلی چەند قوتیه سایقانە لە زاخ 800 سایقت هین 800 سایق 800 سایق بی يعني خودم 800 لۆری هەن 800 لوری انا كيم جي قول تو داخوازیێتە داخوزا ماش حكومتها هرميش برا جورا بيصير خطي كوجو شيخوي جورا كل حوالي ما بكر ئەگەر چێنە با هەمیز لازمە لۆری بفرۆشن و زەرەر بن المفروضين ساكنودينا سەکنانی أبد بلا شۆ لینە شورينا كوشو لەبەر خەڵکی تورکیا شولێک خەڵکی کوردستان نينا نەماین. اكجار نينا سايق تركي دير اسطنبول بولك راس بو سليماني بو اربيله بحميد بس تو باش ساعات کێشەکە دەزانن چێ بەڕێزانم لە ستەمبۆڵەوە دێتە هەولێر کرێی هەولێر سلێمانی هەولێر دهۆک بە کەیفی خۆیان دەکەن لەوەش مەترسیدارتر ئەم بەڕێزە یان ئەم بەڕێزە شۆفێرە ئەگەر بارێک بباتە شرناخ سەرپێچیەکی هاتو چۆ بکات چەند پارە دەدەن چەند پارە دەدەنە پۆلیسی هاتو چۆ چەند وەکو ئێوە بێکارە چەند لۆری والله زۆر لە هەموو گەراجەکە هەر سیارەی 150 200 سیارەی تێدایە هەمووی وا دەمێنێتەوە ئەرێ وڵا هەمووی بێئیشە زەریبە هەرمە دەدەین ژینگە هەر دەدەین کامیرە هەرمە دەدەین تورکیش دێ بارێ خۆ بار دەکە لە تورکیا بار دەکە دەستە هەولێر دەستە سلێمانی نەزەریبەی دە نە کامیرە سەندیکاتان نییە وەساتی گواستەوە لانی پەیوەندیار قسەی لەگەڵ ناکەن سندیکاشمانێ سندیکا بەس بۆ پارەکەیت ئەوە دوینێ 15000 لێن ساندیە تەنها بەس لە بۆ پارەکەیت ئێ باشە ئەو سندیکایە باشە بەس لەو پارەی 15000 لێ ماسەلی بەس لەو پارە بۆ ئەرێ وەڵا باشە بۆ مافی ئەوان هەیە لێرا چۆ بکەن مافی خەڵکی من نیە چێ قبول ناکەم بچنە تورکیا والله هەموو گومرگی تورکیا گمری تورکیەوە ناکەم حکومەت تورکیەوە ناکات چەند ڕۆژە بێکاری برا فيرجي هناك ده رجا بار ناكل دەڕۆ مشكلة ما تشي مشكلة ما مدفع حكومتها ما بو مسح تبادلات شكل يعني فيجا سايق شمير سينة شقونياتات 15 ورقات 20 ورقات فيري باري خلكي زاخو جيد بيت هاولير سليماني 2 ورقة 3 ورقة ما جيد خد يعني ادبي والله او براسي يعني ود ورقة 3 ورقة يبو كريه شنا سليماني او جيد بيت باش 20 ورقة هاتي 25 ورقة هاتي يعني تباري عراقي جي دبي تو پێم بڵێ یعنی ئەو هەموو لۆریە بێکار دەبی ئەمە وا ناکاتن نرخی لۆریش دابەزی ناکرێتن ئەم لە شەمی لێرەمە تاکوستا کە بارم کردێ بەچێ هاتووی ئەمن لە ڕوێ هاتیمە باشە بەخوای تاویلم بەقەت کڕێ بە 7 وەرەقەی تا ئێستا پارەشم نەداێتی لە شەموش و لێرەمە بارم نەکردیە بڕۆ زادەی تەمەشاکە هەمووی تورکیا حادیسەی کردیتی هەمووی تورکیا خەڵکیش دەکوژی لە خەرچیش دەکوژی لە ڕێگای ئەوە یعنی ڕێگای بێبان بڕۆ تەمەشاکە بەدریک لەو بێبان هەمووی سیاری تورکیەوە دەژێڕێت مایەکانی هاتچۆ نابەخوای شێوەرە مسابقەی لەگە قەمارەی دەکا جیان لێ نییە ژیان لێ نییە قانون بۆ ئەوان وەکو بڕێ قانون لەکردنەوە ئازادە بە کەیفی خۆیان بەخۆی وەرە شان وەرە لەگە قەمارەی دەڕوات وەک دەبینن ڕۆژانە بە سەدان پاس لە گەراجەکانی نێو هەرێمی کوردستان و عێراق دەچنە تورکیا هەموو پاسەکان پاسی وڵاتی تورکایە شۆفێری تورکایە سەرنشین بە شێرە زۆری سەرنشینی هەرێمی کوردستان و عێراقە لە بەرامبەردا هیچ پاسێکی هەرێمی کوردستان و عێراق تێیدا نابیندرێت. ئەوانەی دەبینن من ئێستا لە پارکینگەکەم کۆمەڵێک پاس لێرە هەیە هاتم حەزم کرد لە سنووری ئیبراهیم خەلیل بزانم ئەو هەموو پاسەی کە لە دواوەیە چ دەینن لێرە بۆ وەستاون ئەوانەی لێرە وەستاون یەکیەکەیان هەر هەمویان هون خەڵکی تورکیانە هەر هەمویان خەڵکی تورکیانە تو بەحسێوە کرد گوتت کێشەیەمە هەنە چ کێشەیەوە هەنە امش تركي تين امش ولاتي خو تين فر ام على شريشه دكر ام تين جبو كسابت بو كسابت alış veriş راست tamam همي روش هون هاتو شو دكن منابرة همي روش عرج دروجة جاركي هر دروج جار يعني كسابته ورزقه ولسر قال سرفر لسر كردستان ايشنا من شن كسي وكي و يعني رزقاويم باريوي لكردستان 1000 2000 3000 بركي بيج 1000 جابه نبل 5000 يعني او دروازه او سنور بوا قالك جرينجا اوتوبوزانا قج تركيا بريش خاصو اوتوبوزاتنا قج اي تركينا تين الفرا شخور جبون ناني خوش بو زاروكي خود شخور اشياء ذكرن
یا پێشمەرگە بسینی یا تورکی بسینی ئەگەر ئەو پێشمەرگە ناستی پێشمەرگە ناستین هێڵیشداها پێ هەفتێ $5 جەزای هەستی هەفتێ جەزا دەخواستن ئەو جەزا جەزانین بە کەش و هەوا بەرەو ساردی دەڕوە مام حاجی دەڵێ سەرمامە تورکیا ڕێگام پێ نادا بچمەوە وڵاتەکەم ژبەر چ تورکیا ڕێ بتەنە نادا عربا بەرد باشقا بەرددی یا ما بەرناو ژبەر خەڵکی تورکیانی قارنجە دبێ قارنجە بەس ناسنامەیەتە تورکیا نییە ئەجێرا تۆمە گوت مژێرا گوت دگۆ بەکلە یعنی سۆچا تورکیا سۆچا تورکیا سوچە تورکیا سەبەب تورکیا سەبەب تورکیا گرمیژی دبێن 150 حقی پۆل دستینێ دەمام شر باکی جغارێمە هەمێژمە دستینێ باشە چت کەیت و نوکە بمینێ لێرە سەرما نابی ینی سارە چۆات نەسارا دەچێ ئۆتێل هەری وێ درێز بینم فەر پێدا ینی بەر زەحمەتیە ئەرێ وەڵا زەحمەتیە هاواش فێژی بلا بەژنەوەیە لەسەر کارتۆنە سەر بە تۆری ئەردێ بلهەیەنەوەی تونە شۆفێر بله بله السایق شوفێرم چ کێشەی کوردستانی نییە باس ئەبەت چ کێشە باس لای ترکایە باشە ژبەر چ وسا دەکەن ئەو دەبێژێ نەون وەتەنداشێ تورکیا واتانداشە تورکیا نیە وەڕازیل دەکەن هەرە چ وڵاتی دەبێژێ باس بەڵام وڵاتی me Paris me me tiştik dinavê خەڵکێکی دەرێ ez xelkê cizîra botan جزیرە بۆتان خەڵکی تورکیا tamam ناسنامەیەتە وەتەنداش nasname me her tiştên bijê vî îşî nekin ama ez ê sta welatê xwe de sê wereqa bisênim ez vî îşî nakim welatê xwe de sê wereqa bisênim heyva çet parête hene yani heyvê ew dixê 3 milyon û nîv 3 milyar û nîv parê Kurdistan dikat çend yani çend du wereqa du wereqa yek heyv tut are wallahi yek heyv are wallahi $200 bisêz ew îşî nakim zarokî te hene zarokê min ez زگردیه زگردی بله یعنی ژیان گەلێک زەحمەت گەلێک زەحمەت ئێستا چ کێشە کوردستانی نییە لای ترکان نەبەردێک داخوازیەوە ئەوە داخوازیەوە لە حکوومەتی کوردستانە دەگەل تورکیا بە بەێ ئەم جارە هاتوومە تا دەواازەی ئێران هەرێمی کوردستان بە تایبەت دەواازەی حاجی ئۆمەران ژمارەیەکی زۆر لە شۆفێرانی لۆری دەبینم یعنی هەر یەکەک سەیری دەکەی خەمەکی گەورەی لە دڵە هەر یەکەکیان دەبینی هەر کەس چوون یەکسەر دەیان بۆ ڕەحمەت لە بابت کاکە بەخوا ئەو کێشە یەکجار گەورەیە دەنگمان بگەینە بەلایانی پەیوەندیدار لە تۆ دەست پێ دەکەم کاگا کۆوانە نوێنەری ئەو شۆفێرانی کێشەکانتان چی؟ کێشەکەی ما کێشەی بازرگانان بە زۆر لەسەوەی ئەڵەیە دەبیکری هەرزانبی بەڵام ڕەچاوی وەی ناکەن کە جاران ڕوون گۆڕی با بە 120,000 گۆڕی ئێستا بە 300,000 گۆڕی جاران جۆ تایەکت کڕی باە بە دوو وەرەقەی وەرەقە بە 120,000 وەرهەم بە 150,000 و بە 4 وەرەقەیە گاز بە 300 دیناری کرێکە تعدید کرا 350 دینار تا 400 دیناری ئالهەنگاز بە 1100 دیناری باشە بەس پێم بڵێ بەس پێم بڵێ ئەگەر دەرفەتی کاری ئێوە هەبێت ئەو خەڵکە بێگانەی کە دێتە وڵاتیمە و ڕسقی ئێوە دەبا ئەگەر ئێوە بە خۆتان و شەبکەن بۆتان دەرنایێنێ و تەبحان بڵێ نەڵێ بژێ ژیان ئێمە 633 بار هەڵگرین لێرە بژەی 5,000 بەڵێ بژەی 5,000 خێزانی لەسەر ئەو 5,000 خێزان چکۆ سیارە هەیە لێرە بە 5 ماڵانە ئێستا هەموو وەستاون چاوەڕێی چ دەکەن هەموو چاوەڕێی بار تەڵەبیاتی باری کە بار هەیە بچێ گە بار نەبی هەموو چتەوە ماڵی سیاران بەجێ لە ئێران چەند ئۆتۆمۆبیلۆری ئەوانە بەردەوام ڕۆژانە لۆری دێ ئیشیان هەیە ئیشانێ لەو دی بەبێن لە هیدێن ئێستا سلێمانی دەستنە هەولێر دەستە کار و بەکەی خوان دەڕۆن بە سیاقیمە بۆیان نێ بچێران باشە چێ ڕێ لە ئێوە دەگریت ئێران ئێران دەڵێ نابی بێ دەبێ نابێت زۆرە ڕۆژانە سەدا سیار دەڕۆ چەند تەسیری لە ئێوە کردووە والله سەداسە تەسیری کردووە ئێستا مەسەلە منەوە 9 ڕۆژە دێم یەکبارم بار کردی 9 ڕۆژە دێم ئێران یەکبار لۆریەکەت بای چەندە واللهی بەخەتەوە بای تقریبا 20 دەفتەرە 20 دەفتەر ئێستا تو 9 ڕۆژە بەر ئی من لۆری من بە 4 ماڵانە هەیە بە 8 ماڵە 9 ماڵیە کەسێکی وەکو ئەم بەڕێزە بە 4 ماڵ بە 5 ماڵ دانەوێ ئێرە ینی حاجی ئۆمەرانە خۆتان دەزانن بە شێرە زۆری خەڵکی چۆمان و دەوروبەر و ئەو ناوچانن لێرە ڕستقییان چێکاکە بەشێکیان فەرمانبەرن سەر بە حکوومەتن بەشێکیشان بە عارەقەینی و چوانی خۆیان کەسابەتی دەکەن بەڵام لێرە گرفتێکی گەورە هەیە
کابرا 20 دەفتەر وەرە تۆ 20 دەفتەر کۆ بکەوە بتەوێ ڕزقێک پەیدا بکەی بۆ ماڵ و منداڵت کابراایکی بێگانە لەو بەری بێ ڕزقی تۆ بە بەڕاستی یعنی ئەوان ڕزقی ئێوە دەبن بەڵێ بەڵێ بێگومان چۆن ینی دەتوانن بسە شارەکان دەستنە شارەکان کە کامەران سەرباری ئەوەی کە ڕستقیمە دەبن ئەشەشان لە سەمەگران کردیە ئەشایمە دەبن وە باریش دەبنەوە کە کامەرە بە بەتاڵی ناگەڕێنەوە ئەوان لە دوو سەرا ئەوان زەربەی لەمە دەدەن لێرە هەم ڕستقیمیان بردیە لەوێش هەم باری دەبنەوە و ناکەن سایقیمە بین و مەرزی باشە داواکاریتان چییە هەرچەندە ئێوە داوا دەکەن ینی سنوورێک بۆ حالەتەدا داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان حەلەکی دامنێ لەو وەزە بەڕاستی قەومی هەموو بێ ئیشا یعنی ئەمان بخۆمان حکمی خۆمان دەکەین لۆ کابراایکی ئێرانی بێت ڕستقیمە ببات بەڕاستی کابراایشی تورکیا ئەمە لۆ هەتا کەنجی وڵاتیمە هەموو بێگانە دەبا لۆ ئەمنوت و استفادەکە بەمە نەگات کەسیمە ماڵی خۆمان بۆ خۆمان بڵێ لۆ ئەوان لێ ناگەرن ئەمە بچین لە ویشکەین بەڵام ئەوان دێن لەمە ئیشەکە خەڵکی ئیفلاسی کردووە تووشی کێشە بێ کری پێ نەدراوی شۆفێر بێ شتێک بێ بەتەکیید ئێستا باریمە بە 500,000 رو هەولێرێ 500,000 دیناری بۆ دەدەن 500 200,000 دینار گاز 50,000 دینار دیوێ ئێرانی و ئەوانە لێ وەردەگرن قاپان لە ڕێە دوو قاپان لێ وەردەگرن ڕۆژانە ئەوان چ دەدەنە حکوومەت ینی لۆریەکانی ئێران چ دەدەن کامەران ئەوان هیچ نادەن بەس زەرەرەکیان لومەیە ئەمە بازی دەدەن زەریبەی دەدەین ئینسان ڕێکەوتن دایم لۆیە کات و استفادە بە خەڵکەکەت بگات کامەرە ئێستا سارە لە ئێرانە دێ لەوانەیە ئەوە هەچەندە پیشنگۆنە بی سینگل و ساڵ ئەوانە نیە دەتوانی مەوزوعەکە ینی تقریبا 5-6 تایە بباتەوە دیو ئێرانی بەکەونە تای کۆنە دێتە هەولێرێ لەوێ تاخمەینوی دەبەستی دەباتەوە ئەکسلی دەبات مەچینەی دەبات کە زێویان دانایە کە شورتەی گومرجیش پێی کەشف ناکرێ ینی هەموو زی مەخفیان کرد ئەوەی دەیبینین ئەمە حاجی ئۆمەرانە وەک دەبینین سیرکەن بەڕێزانم ئەمە لۆری کۆماری ئیسلامی ئێرانە وڵاتی ئێرانە بار دەهێنە هەرێمی کوردستان بار دەبن لە کاتێک داوان ڕۆژانە سەدان ترێلە و لۆری ئەوان هاتوچۆ دەکەن کەچی بە سەدان ترێلەی کوردستان بێکارە فەرمووە مەستا جەرگم ژان دەکە ئەوانە دەبینین بەبارەوە دەڕۆن ئەمەش بێ بەبەر سەر ڕۆژە بێکاری ئەوە سێمی ڕۆژ ئەوە تازە شفی لێدەم سێم ڕۆژە تازە شفی ئەوانیش بەردەوام بار دەبن بەردەوام ئەوها کراسێتان لێ دەڕات ناتوانن هیچیش بکەن ناتوانین دەجیشان دەگە بکەن هیچیمان پێ ناکەن سەبارەت بە کێشە و گرفتی شۆفێرانی کوردستان لەگەڵ وەزارتی گواستنەوە وەزارتی ناوخۆ قسەم کردووە ئێستا هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی گومرگی هەرێمی کوردستان قسە بکەم وەزارتی ناوخۆ وەزارتی گواستنەوە بێدەنگیان هەڵبژار سەبارەت بەم پرسانە با بزانین بەڕێوەبەراتی گشتی گومرگی هەرێمی کوردستان بۆ ئەم پرسە چی دەڵێت کاک عەبدولقادر سوپاس بۆ ئەو دەرفەتە بەشێکی زۆر لە شۆفێرانی باهەڵگرمان دواندووە ئەوان دەڵێن کۆتوبەند زۆرە لەوەی ئێمە بچینە ئێران بچینە تورکیا شەرت و مەرجەکان چۆن بۆچی کۆتوبەند بۆ ئەوان زۆرەوە خۆیان دەڵێن بەپێی ئەو ڕێککەوتناری کە کراوە لە بینی مە و لە بینی لایانی ئێرانیەوە یان لایانی تورکیەوە هیچ کۆسپێک نەکراوە لە بۆ بازرگاران بەڵام بەدڵنیاوکو بەڕێسان ئاگادارن لە هەرێمی کوردستان بازرگانی هەناردە و هاوردەکردن هەیە ڕێژەی هاوردەکردن زۆر زیاتر لە ڕێژەی هەناردەکردن لەو حالەتەدا ئەو بارگرانی ئێمە کە لە بۆ بارهاڵگر کە لە بۆ ئیران یان لە بۆ تورکیا دەڕۆن ڕێژەی مەوادمان کەمترە کە دەڕوە بەڵام کە ڕۆیشتنیش هیچ ڕێگیریەک نەکراوە لەسەر ئەوەی کە بارهەڵگریمە نابێ بڕاتە ئیران یان بڕات ئاسایی هەیە و هەمان ئەو شەرتانەیە کە دانراوە و بەپێی ئەو شەرتانەی ئەوان کە دیاری دەکەن مەسائلی لەوانەیە ڕێژەی ڕسوماتی تەمیناتیان لە بۆ ئەو بارهەڵگرانە زیاد بێ لەوانەیە بازرگانی ئەمەیان خاوەن بارهەڵگرەکان شفێرەکان ئەو ڕێژەیە بۆوان زۆر بیتن کە لیان وەردەگرن ئەگەنە وەکو ڕێنمایی یان وەکو تعلیماتە قەدەغەبی بارهەڵگیریمە بڕاتە ئیران یا تورکیا
شتیوان نەبووە و چ ئاگاداریش بەڵام ئەوان دەڵێن ئێمە ناتوانین هەموو بابەتێک ببین بۆ ئەو دوو وڵاتەی چەند بابەتێک تهدید کراوە ئەوەش لە قازانجی ئێمە نی تهدیدکردنی بابەت ئەوە نییە ینی هەر وڵاتێک سیاسەتی خۆی هەیە لەسەر هاوردەکردن ئەو بابەتانێک کە ئەوان وەکو سیاسەتی هاوردەکردن ڕێگا پێدراوە ئاسایی ڕێگا پێدراوە بەڵام بابەتێک کە لای ئەوان قەدەغێ ئێمە بچین ببین بە ڕێگای فەرمی لەو حالەتدا بە تاکید ینی هەموو لە کوردستانیش هەموو بابەتێک ڕێگا پێدراونیە بەیانی بابەتێک لای خۆمان قەدەغێ یان ئەو بابەتەیە لە بوارەکی تەسیل لە مەسەلەی لە بواری حیمایی منتەز یعنی دەکرێت لەو حالەتانی ئێمەش لەوانەیە ڕێگا پێدانمان نەبی سەبارەت بە ڕوسومان بەشێک لە شۆفێران دەڵێن کاکە ئێمە هەردەچینە گومرگی تورکیا ئێران دەڵێن کاکە بۆتان نییە داخیل بن ئەوان دەڵێن کاکە بەڵام لەگەڵ ئەوەشدا بارهەرگرانی ئێرانی و تورکی کە دێنە کوردستان نە ڕوسومات دەدەن نە باج دەدەن تەنانە سەرپێچی هاتوتۆش بکەن کەس نییە لێ پرسیینەوەیان لەگەڵدا بکە ئەمە تا چەند ڕاستە من ئەو ڕێنمایی کە ئێمە دەرما کردووە بارهەڵگەرەکانی خۆمان لەگەل لایەنی هەردوو وڵات بە دڵنیاییشەوە هەمان ئەم ڕێنمایە موجودە لە هەموو دەواازەکان بە پێی ڕێنمایە کە داخل دەکەن و هەموو ئەوانەیە کە داخل دەبن ئەو بارهەڵگانە پابەند دەبن بە هەموو ئەو ڕسوماتی کە بۆیان دیاری کراوە و مەرجیش لە هاتنە ژوورەوەیان هەیە شەرنی هەموو ئۆتۆمبیلێک کە داخل بتوانانی بێتە شارەکانی کوردستان لەوانەیە زیاتر ئەو بارانی کە ترانزیت بن لە سنووری ئێران کە داخل دەبن ئەو بارەکانی تریش مەسەن بە پێی ڕێککەوتنە ئەو بارانێک کە خۆراکن زوو بەسەر دەچن گواستنەوەیان زەحمەتە یان دووچاری تێکچوون دەچن ئەوانە ڕێگا پێدانێت بەس بە شێوەی گشتی ئەوان ئەبێ پابند بن بە هەموو ڕێنمایەکانی کە لە دەواازەکان دەچوو پابندش دەبن بە هەموو ڕسوماتانەی کە بۆیان دیاری کرایە باشە زۆر جار داوای ئەوە دەکەن بەشی زۆر لەبەر هاڵگرەکان دەڵێن ئێمە مەخدورین بەڵام لەگەڵ ئەوەشدا داوای سەحە دەکەن گۆڕەپان دەکەن دەڵێن پێویستە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی و گواستنەوە بیر لەوە بکاتەوە ینی ئەو بارانەی کە دێن لەسەر سنوور با خەڵکی ئێمەش بێکار نەبن دەڵێ زۆر بەمان سەرەر دەکەین بێکار بووینە بیرتان لەوە کردوتەوە ساحەی تەبادول هەبێت تا ئێستا ئەمە گرفتی ساحەی تەبادولمان نەبووە لەبەرەوەی ڕۆژانە بە سەدان بارهەڵگری ما بارەکان لە سنووری ئێران وەردەگرین ناو بازارچەیەوان و بە شێوەیەکی فەرمی داخل دەکا و بارەکان بۆ شارەکانی هەرێمی کوردستان و عێراق دەگواستەوە هیچ گرفتێکی ئەومان نەبووە کە تاوەکو پێویست کە دووبارە ساحەی تەبادول دروستکەینەوە لەبەرەوەی ئاسایی کارەکانی خۆیان بەڕێ دەکەن پێتان وایە ئەو ڕێکەوتنانەی کە کردوتانە لە ڕابردوو لە بەرژۆندی هەردوو لایەن پێداچوونەوە دەکەن بە شێوەیەک ئەوان دەڵێن زەرەرمانە کاک عەبدولقادر هەر ڕێکەوتنێک کرابێ ئێستاکە لازم بەبەست کامە ڕێکەوتنە ئەوەی لەگەر هەردوو وڵات ڕێکەوتن تەنها لەگەل لایەنی ئیرانی لەگەر بەڕێزلای پارێزگاری هەولێر سەردانمان کرد ڕێکەوتن کەوا وەکو ڕۆژانە دەبار هەڵگر لە هەرێمی کوردستان بڕاتە سنووری ئێران دەبار هەڵگر لایەنی ئێرانی داخل هەرێمی کوردستان بی یەکسان وەکو یەک هیچ فەرقوزایەکی نەکراوە و تا ئەو کاتی ئێستاش بابندین بەو ڕێکەوتنە و کارەکانی خۆیان دەکەن سەبارەت بە گلەی شۆفێران ئەوان پێیان وایە پێداچوونەوە بکرێ بە ڕێکەوتنەکان بە شێوەیەک دەبێت یەکسانی و ینی لە قازانجیوانیش بێ بە دڵنیاوەوە ئێمە لژنەیەکی هاوبەشمان هەیە لە دەواازەکان کە پێ کاتۆ لە بەرپرسی دەواازە و بەڕێوەبەری گومرگولایەنەکانی تری پەیوەنددار بەردەوام ئێمە پێداچوون لەسەر و بڕیاران دەکەن ئامانجی مەژەوەی زیاتر هاوڵاتیانی خۆمان سوودمەند بن لە هەمان کاتیشدا جوولەی بازرگانی لە نێوان هەردوو وڵاتەوە بەهێزتر بکەین ئێمە بەردەوام پێداچوونەوە دەکەن و هەوڵش دەن دووبارە پێداچوونەش بکەن لەسەرەوە بڕیارانەوە بۆی بتوانین زیاتر ئاسانکاری بکەن بۆ هاوڵاتیانی خۆمان. لەم بەدواداچوونا بۆمان دەرکەوت کە هەلی کار بۆ شۆفێرانی باڵهەرگری کوردستان بە بەراورد لەگەڵ وڵاتانی دەوروبەر زۆر کەمترە ئەو پارەی کە پێویستە بچێتە گیرفانی شۆفێرانی کوردستان دەچێتە گیرفانی شۆفێرانی ئێرانی و تورکی لە بەرامبەردا بەڕێوەبەرایەتی گشتی گومرگی هەرێمی کوردستان دەڵێ بەدواداچوون بۆ ئەم کێشانە دەکەین لە هەر شوێنێک کەم و کوڕی بێت بۆ شۆفێرانی کوردستان و لە ڕێی ڕێکەوتنەکان چارەسەری دەکەین و چارەسەرێکی باش بۆ ئەو کێشەیە دەدۆزینەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە کامەران بن.